سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەرێمی کوردستانی عێراق لە پێنجەم راپۆرتیدا دەڵێت لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا پێشێلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەوانان زیادیان کردووە. ئازادیەکانی ڕاگەیاندن و ڕادەربڕین یەکێکن لە پرەنسیپە سەرەکیەکانی دیموکراسی. عەتا قەرەداخی نووسەر و لێکۆڵەرەوە دەڵێت مەسەلەکانی مافە سیڤیلیەکان و مافە دیموکراسیەکان پێویستە بە یاسا ڕێک بخرێن. لە کوردستان بەداخەوە تاکو ێستا بە یاسا ئەو شتانە ڕێک نەخراوە بۆیە ئەو ئازادی و ئەو پەراوێزی ئازادیە وای کردووە کە نەبوونی یاسا وای کردووە جۆرێک لە فەوزای کۆمەڵایەتی جۆرێک لە بەشێوەیەکی دروست کردووە کە هەرێکە بەکەی خۆی دەتوانێت بنووسێ سەبکات هەندێک جار دەگاتە ئەوەی کە ئازادی من لەبەرەوەی ئازادیەکی هەستەکەم ڕەهام هەیە پێ دەکەمە ڕووبەرەکەی تۆ و ئازادی تۆ داگیر دەکەم ئەوەش جۆرێک لە بێسەروبەری دروست کردووە جۆرێک لەو فەوزای ڕاگەیاندن و ئازادی ڕادەربڕنی کە جەناب لە کوردستان دەبێت. بەڕێز قەرەداخی باز لە ڕۆڵی ڕێکخراوە سیڤیلیەکانیش دەکات و دەڵێت لە هەرێمی کوردستانی عێراقدا ڕێکخراوەکان بە گشتی شوناسێکی تایبەتی خۆیان نییە و دەشڵێت ئەوە گرفتە. لە ڕاستیدا لە کۆمەلگای دیموکراسی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەرکێکی زۆر گەورەیان لە ئەستوەیە هەم لە ڕێگای ڕێکخستنەوە هەم لە ڕێگای هەوڵدانەوە بۆ زیاتر فراوانکردنی بوارەکانی ئازادی بەڵام بەداخەوە لە کوردستان جەناب دەیزانی لەبەرەوەی هەموو شتەکان تێکڕاو بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش هەتاکو ئێستا نەیانتوانێت ببن بە خاوەنی شوناسی خۆیان و زیاتر وەکو ڕێکخراوەکانی پاشگۆی حیزب و کەسەکان دەردەکەون لە کوردستانە لەبەرەوە ئەو دەورەی لە کوردستان هەیەیانە هەتاکو ئێستا نەبووەتە دەورێکی چاودێر یا دەورێکی ڕێکەر یا دەورێک کە بتوانن بەڕاستیەکەی کاریگەری خۆیانیان هەبێت لەسەر ئازادیەکان و لەسەر بوارەکانی تێبەربڕین بە هەموو ڕەهەندەکانیەوە بەڵکو بە پێچەوانەوە ئەمانی شەدان ئێستا لە پاشکۆدا دەردەکەن. عەتا قەرەداخی دەشڵێت تێکەڵبوونی دەسەڵاتەکانی حیزب و حکوومەت کاریگەریەکی زۆر نەکەتیفانەی هەیە بەسەر تەواوی ڕەوشی هەرێمەکەوە هەر لە ئازادیەکانی ڕاگەیاندن و ڕادەربڕینەوە بۆ هەموو بوارەکانی تریش. ئەتوانم لەو ڕۆ بڵێم حیزب وهای لێ هاتووە کە خۆی بە ئاڵتەرناتیڤی هەموو کۆمەلگا دەزانێت کە خۆی بە ئاڵتەرناتیڤ دەزانێت ماف بە خۆی دەدات کە لە هەموو بوارێکە تەداخل بکاوە دەوری هەبێ و کاریگەری هەبێ ئەوەش سەرنجام بە زەرەر و زیانی بوارەکانی ئازادی و ئەو بوارانە دەشتێتەوە کە لە دەرەوەی حیزب بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا عەتا قەرەداخی دەڵێت لە هەلومەرجی هەرێمی کوردستانی عێراقدا دەرفەت هەیە بۆ بوونی ڕۆژنامەوانی ئازاد و ئازادی ڕۆژنامەوانیش. پێم وایە زەمینەیەک هەیە کە دەتوان بڵێم تا ڕادێکی زۆر لەبارە بۆ ئەوەی کە ڕۆژنامەنووسی ئازادیایدا فراهەم بێەوە بە شێوەیەکی ڕەوان بکەوێتە سەر پێی خۆی بەڵام بەداخەوە ئەوەی هەتا ئێستا هەیە دەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان فەوزای کۆمەڵایەتی و فەوزای ڕۆژنامەگەری و فەوزای ئازادی بیرۆڕایە نەک ڕۆژنامەنووسی ئازاد و بیرۆڕای ئازاد. لە راپۆرتەکەی سەندیکای ڕۆژنامەوانی هەرێمی کوردستانی عێراقدا وەک چۆن داکۆچی لە ئەندامانی سەندیکا کراوە ئاواش داکۆچی لەو ڕۆژنامەوانانش کراوە کە ئەندامی سەندیکا نین و لە بواری میدیای ئازاددا کاری پیشەیی خۆیان دەکەن.